ناوە لێرە و لەوێ هەواڵی کردنەوەی مەرزی حاجیۆمەران بە گوێی هاوڵاتیان دەدرێت، بەڵام لە جیاتی کردنەوەی مەرزەکە بۆ ماوەی 2 ڕۆژە ئێران جگەلەوەی نزیکەی 24 ڕۆژە ئاڵوگۆڕی بازرگانی وەستاندووە، گەڕانەوەی گەشتیاران و ترانزیتیشی بە یەکجاری وەستاندووە. ئەمانە نزیکەی 150 شۆفێری بارهەڵگری ئێرانین لە دەواازەی باشماخەوە داخلی هەرێمی کوردستان بوونە و دەیان هەوێت لە ڕێگای مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران بگەڕێنەوە وڵاتەکەیان، بەڵام ئەوان 2 ڕۆژە لێرە گیریان خواردووە و ئێران مەرزەکەی بە تەواوی داخستووە و ترانزیتیش نەماوە. 3 روز 4 روز خوابیدیم اینجا، پول نداریم، الان گازوئیل هم نداریم، هوا هم سرده، به خدا پیش شام هم تموم شده. وەڵامە لە دوێنێکە گەشتین ئێرە نزیک ئەوە دەبینی ئەو ساعش پڕ 150 ماشێنێک دەبێ، سعار 11 گەشتینە نێو گومرگەوێری هەر بەبێت چون و چرا دەرکەکەیان داخست و هیچ جوابێشیمەیان نەداوە. ئێستاش نەنانمان پێە، نە ئاومان پێە، نە هیچمان پێەیە، بلە خەتە دەبی تەکلیفیمە ڕۆشنکەن. بەڵێ ئەوان سوەڵامێکیان پێ بۆ ئێوە چیتان پێڵێن بۆ ڕێگاتان پێ نادەن بستنەوە وڵاتی ئێران؟ وڵا دوێنێ چەند شۆفیرێک خڕ بووینەوە لەوێ بانگمان کردن کە مدەتێکی شێشا هیچ جوابێکیان نەداینەوە، دوای یەکیان هات کوتی ئەلحام پێ و دەڵێنەوە ئێستاژە و پێ کوتنەوەیە نە لەمایان پرسیەوە نە هیچ جوابێکیان داینەوە. حکوومەتی ئێران ئێستا دەرگەکەی لەسەر مەقەپات کردووە و ڕێگان پێ نادا کە بچینەوە، دەڵێ لە کشەوە هاتووی لە سەعود و دەشاتە دێ بگەڕێوێ لە دوێنێ سەعات 11ەوە وایلاتوە ڕێگان پێ نادا بچینەوە. وڵا کاگە لە مەرزی حاجی عومرانین ئەڵان لە دوێنەوە 170 ماشین لێرەماینتە لە خەمەرزی باشماقەوە هاتوین وتمان لێرە بپەڕینەوە بڕینەوە بۆ ناو ئێران، نیان هێشتووە و لە دوێنەوە لێرەماین. کارەکەمان جێبەجێ بکەن، داواکاریمان ئەوەیە لێرە هەرماوینێتەوە بێ نان بێ ئاو بێ هیچ وەڵا گازیشمان پێ نییە حتا ئەگەر بڕینەوە بکەڕینەوە بۆ باشماخ. داخرانی مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران لەلایەن ئێرانەوە بەڕووی هەرێمی کوردستان بێکاری هاوڵاتیانی بەدوای خۆی داهێناوە و نزیکەی 900 بازرگان لەو مەرزە بێکار بوونە. وەتەو عەدەجیدایە نەک ڕۆژێ بە عەفتەیەکیش بە 2 عەفتەیانیش نەتوانی 2 سارەش بڕۆ بە سێستانەکەوەتێ ئەوەسحانەی هەولایەتینەوە قەیران دروست بە ئیش و کارمان نەمایە. مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران تاکە مەرجە لە سنووری پارێزگای هەولێر کەوا ئاڵوگۆڕی بازرگانی تیا دەکرێت لەگەڵ وڵاتی ئێران. لە ماوەی 26 ساڵی حکومڕانی کوردیش ئەمە بۆ یەکەم جارە بەو شێوەیە ئێران ئەم سزا ئابووریە بەسەر هەرێم بسەپێنێت و مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران دابخات. 24 ڕۆژ لەمەوبەر ڕۆژانە بە سەدان ئۆتۆمبیل لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێران ئاڵوگۆڕی بازرگانیان دەکرد، بەڵام لە ئێستادا قفڵێک لەم دەرگایە دراوە و هیچ ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی ئێراندار ناکرێت. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، مەرجی نێودەوڵەتی حاجیۆمەران.